لەسەر ئەو یاخیبوونە چەکداریەی کە فەرماندەی گروپی چەکداری ڤاگنەر ڕایگەاند ئەمڕۆ تەواوی میدیاکان و جیهان و رووسیاش پێوی سەرقاڵ بوون. رووسیا لە بەردەم هەژمۆن و لە بەردەم کاریگەریەکی نوێی ئەمنی و هەروەها لە بەردەم شەڕ و ئاڵنگاریەکی نوێدا وەکەوەی کە وڵاتانی دیکە هەریەک لە بەریتانیا لە وڵاتانی وەکو ئەمریکا وڵاتانی دیکەش لە سەرم بابەت هاتوونەتە سەرخەت و باز لەوە دەکەن ئێستا رووسیا لە بەردەم هەژمون و لە بەردەم ئاڵنگاریەکی نوێدایە ئێستا بە شێوەیەکی ورد لە سەرم بابەتە کار بکرێت. لەسەر کاریگەریەکانی ئەم یاخیبوونە لەسەر خودی رووسیا چی دەبێت و وڵاتانی دیکە تا چەند ئەتوانن هاوبەشی لەگەڵ رووسیادا بکەن بۆ ئارامکردنەوەی ڕۆژەکە بە حکمەوەی کە ئێستا رووسیا خۆی لە نێو شەڕێکی قورسدایش لەگەڵ ئۆکرانیا و ئەو وڵاتان و ئەو کەسانێکێن کە جۆرێک لە پاڵپشتی پشتیوانی گروپە یاخیبووەکە دەکەن. لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز معتەسەم نجمەدین بەڕێزیان شارزای کاروباری رووسیان گفتوگوێم بابەتەکەم. کاک معتەسەم بەخێر بێ، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. چی وای کرد ئەم یاخیبوونە ڕووداد و چاوەڕێ دەکرێت یاخیبوونەکە پەل بکێشێ بۆ شتی دیکە؟ بێگومان لە هەموو حاڵەتێکی بەم شێوەیە یان لەو کاتانەی کە شەڕە بێ یاخیبوون دروستە بێ زۆر جار لە هێزێکی سەربازی بە تایبەتی ئەو دەسەڵاتانەی کە دەسەڵاتێکی شێوە تۆتالیتارین سڵتەوین یان دەسەڵاتێکی وایانەیە ئەوەی کە زیاتر بڵێن هەلی ڕخساندووە بۆ ڤاگنەر کە بێت ئەم تەمەڕەت و کابشی کێوەیە شەڕی ئۆکرانیا و رووسیا زۆر درێژەی خایاند ئەوەی کە پوتین پەیمانی دابوو کە لە ماوەیەکی زۆر کورتا کۆتایی بەو شەڕایەنێت و نەداتر ئێستا ئەم ئەتوانێت بڵێن عاتیفەی خەڵکی نەتەوەیەکانی رووسیا بە تایبەتی بۆ لای خۆی ڕاکێشێ بێزاری تووڕێی خەڵک لە درێژە پێدانی شەڕ چکام شەڕەوەکو ئێمەمان تا شوێکین یەکەین بڵین ئاگدارین چاودێریەکەین شەڕێکە لە قاڵبی ئەوە دەرچوە شەڕی نێوان دوو دەوڵەت بێ بۆتە شەڕێکی جیهانی یانێ سابینی هەموو ڕۆژئاوا و ئەمریکا و ئەوروپا هەموو هێزێکیان خسۆتە ناو ڕۆژەڵاتی ناوەڕاستیش کەم تازە ئەمانیش بەڵام ئەوان بە پراکتیکی ئەتوانین بڵێ ئێستا لە شەڕەکەیان هەموو ئەوروپایی تایە هەموو لەو لاشەوە چینیەکانیان هەندێک وڵاتەیە پشتگیری لە رووسیاکەن وەک ئێران و وڵاتانە بۆی ئەم شەڕە هینێکی تری وەرگر ئاراستەیەکی تری وەرگر بەرەوەوا چێ شەڕێکی بەرەو شەڕێکی جیهانیە چێ ئەمەش وای کرد رووسەکان نەتوانن بە ئاسانی کۆتایی بە ئۆکرانیا بێنیا ئۆکرانی بگریان بڵین خەونەکەی پوتین زۆر بە خێرایی بەدەست نێت جێبەجێ نەکرێ ئەمە بڵین وای کردو ئێستاکە لە ناو خەڵکی رووسایە لە ناو هەندێک لە لایەنە سیاسەکان بە تایبەتی لایەنە سەربازەکان شێوە یاخیبوونێک هەبێ شێوە یان زەمینە هەبێ بۆ ئەوەی لە دژی دەسەڵاتی رووسیان کرد. ڤاگنەر لەم تەسریحەیە باس لەوا کاکە ئەو لە ڕۆستۆفیش ناوەستێ بەرەو مۆسکۆ ڕوا ئەتوانێت ئەم هێزێکی بەهێزە یعنی ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەمە چەندێک سەرکەوتووە بێتیای من قەنەعەتم نییە تا سەرکەوتو بێت چونکە رووسیا دەوڵەتێکی زۆر گەورەیە و دەوڵەتێکی بەهێزە و پوتینیش کەسایەتێکی بەهێزە بەڵام ڤاگنەر کە پێشتر تەجروبەی هەیە ینی پێشتر چاوی تەحالفی هەبووە لەگەڵ پوتینە پێشتر چاوی ئەوان بووە لە زۆربەی ئەو وڵاتانەی کە رووسەکان نەیانتوانێت خۆیان بچنە شەڕەوە بە بوونەی هاوسەنگی هێزی جیهانی بۆ نمونە لە ئەفریقیا لە سووریا لە زۆر شوێن ئەمە دەوری هێزی رووسی بینەیان بۆ بەرژەوەندی ئەوان کاریان کرد خودی رووسیا ئەم هێزی دروست کردووە ئاگاداری پلانە استراتیژی و ئەمنیەکانی رووسیای ئەم هێزێکی مرتەزەقەیە میلیشیایە یعنی مقاولینن بە پارەیە تەنانەت کە خەڵکیشیان زۆر لێ بکوژرێ ئەوەندە کاریگەری نییە لە ناو جەماوەرەوە کەەوە نییە کە خەڵکێکی کە رووسیە کە کوژرێ ڕەنگە کاریگەریە بێت لەسەر ڕێگشتی بەڵام ئەمان لەبەرەوەی قاولن لەبەرەوەی بە شێوەی ئەو کاریگە مرتەزەقەش زۆر جار بە کوشتنیان یان سنێکیان لێ بکوژێ ئەوەندە کاریگەری نییە نبینی لە شەڕی دۆنباسە لە 2014 بۆ 2015 بەشداریکی زۆر کارایە نەبوو لەگەڵ جوداخوازەکانە بۆ بەرژەوەندی زۆرشیان لێکوژە ئەو کاریگەری نەبوو لەسەر ڕای بەڵام ئێستا کە رووسەکان بڵێن خۆیان قوربانی زۆرە دەن دەوڵەتی رووسیا ئەمە کاریگەری لەسەر ڕێگشتی لەسەر جەماوەرە بووە بۆیە ئەم دێت ئەمە تەوزیفەکە ئەمە ئیستیقلالەکە کشێت ئەڵێ من کۆتایی بەوە یان ڕاستکردنەوەی ئەو مەساری کە پێشتر پێی وایە مەسارێکی هەڵەیە کە پوتینگرێتی کار قسە لەسەرەوەکە بەڵام وەکەوەی کە ئەم هێزەی ئەو کە بە هەندێک لە راپۆرتەکان باسیەوەکەن قەبارەی بۆ 50,000 کەس
50,000 بێ کە نیمچە سەربازین بەڵام بۆ فەرماندەکان کە باسی لێوکە خۆی و 25,000 خۆیان ئەڵێن 25,000 کەسین بەڵام زۆربەی راپۆرتە سەربازەکان باس لەواکەن کە ئەمان تا نزیکی 50,000 کەسە بن دواتر ئەمانە نیمچە سەربازین یعنی ملتەزم نین بە یاسای عسکەری شێوە ملیشیاتن تەنانەت ئێمە لە عێراق زۆر جا و جۆرە ملیشیاتانەمان بینیە قانون نایانگرێتەوە جەریماکەن تاوانەکەن بە هیچ شتێ ناگەڕێنەوە لەبەرەوە زۆر جارەمی هێزانە هینن بەتوانان بەڵام دوجار ئەمە هێزێکی سەربازی چەکراون پڕچەکراون ئاگاداری پلانە استراتیژی و ئەمنیەکانی ئەو وڵاتەن لە کاتێکە ئێستا خۆی ئەو وڵاتە لە نێو شەڕ و ئاڵنگاریەکی توندایە کاریگەریەکە ئەوەی کە ئەمێ بیپرسم کاریگەری ئەم هێزا و نەمانی ئەم هێزە لە نێو پلانەکانی ڕووسیادا چی دەبێت بۆ ئێستای ڕووسیا و لە کاتێکە ئێستا ئاگاداری و تیشکە خەمۆسەرە و خاڵە کە ئاگاداری پلان استراتیژی و جەنگەکانی ڕووسیان لە بەرامبەر نارەکان کە ئۆکراینە بەڵێ بێگومان ئەمە ڕاستە ینی تۆ ئێستا سێری کە هەر لە دوای ئەم تەمەڕودەیان لە دوای ئەم یاخی ئەو کردیان کە هەندێکیان باس لەواکەن ئەمە سەرە کێشێ بەرەو کودەداش لەانی لەوانەیە لە یاخیبوونیش دەرچێت بەرەوە بڕوا پوتینیش لە دوایین لێدوانی هاڵێ زۆر بەتوندی ئێمە وەڵامی ئەمادەینەوە تومەتبارێکە بە خیانەت بە خیانەتکردن لە نیشتیمان لە نەتەوە بەرامبەر ئەوە ئاماژەیەکێ بۆ قسەکانی پوتین یان بۆ پشتڕاستکردنەوەی سێرەکی لە هەر کاتێ لەم کاتێک کە ئەم یاخیبوونیان کردا ئێستا ئۆکرانیەکان خۆیان ئاماداکەن بۆ هێرشکردن بۆ سەر باخمۆت ینی بۆ ئەوواکەن ینی بە شێوەیە لە شێوەکان ئەچێتە بەرژەوەندی نەیارانی ڕووسیاوە باس لە نەیاران کرد کاکەڵم لێرەوە مێڵە کاریگەری زۆر بەهێزیە بێ ینی لانی کەم ئەگەر نتوانێت حکوومەتەکەی رووسیا بڕۆخێنێ کە من پێم وایە ئەویان ناتوانێت بەڵام دەتوانێت زۆر نەخشە و پلانێتیدا کاریگەری لەسەر کاریگەری هەیە کاریگەری لەسەر گۆڕینی ئاراستی ئەم هێزەش هەیە لەوانەیە ئەم هێزە جارێکی تر نتوانێت لەبەری رووسیا کارکە لەوانەیە خۆی ساخکاتەوە لەبەری نەیارانی رووسیا ئۆکرانیا و ئەمریکا و بڵێن ئەوانەی تر باسی و خاڵت کرد کە خۆم دام نابوو بیکەم بە یەکێک پرسیارەکان ئەویش ئەم هێزە تا چەند دەتوانێت پاڵپشتی نارانی رووسیا بەدەست بهێنێ باس لە ئەمریکا کرد بەڵام لە بەرامبەریشدا ئۆکراین هەیە خۆی هێزێکی رووسیا بەڵام دەتوانێت لە بەرامبەر وڵاتەکەی خۆی دابچێتە پاڵ ئۆکرانیا بۆ بەدەستێنانی ئامانجێکی خۆی لێرە ئەم هێزە ئەمڕۆ هێزی کەوەندە بەهێ گەورە نییە یان ئەگەر مقارنەی کە یان بڵێن لەگەڵ هێزی سەربازی رووسیا لەسەر تەرسانی چەکسازی رووسی و ئەمریکی تەنانەت بە قەد ئۆکرانەکانیش ئەو ئینانی کە ئەوروپایی دەن بە ئۆکرانەکان نایدەن بام لەبەرەوە چەک و توانای سەربازی ئەمان بەو دەرەجەیە نییە کە بتوانن معادلات بگۆڕن بەڕای من ئێستا لە بینی دوو هێزایە یان دەبێت لەگەڵ رووسیا ڕێکەوێتەوە دانوستان بکات و بێتەوە ئەو مەرجانی کە خۆی یان دەوێت لەبێت لەبەری رووسیا دەرچێت بچێتە بەری نێرانی من پێم وایە کە بچێتە بەری نێرانش بێگومان کاریگەریە بێ بەڵام کاریگەرێکی ناگاتە ئەوی بتوانێت کۆتایی بە شەڕەکە بێنێ ناگاتەوەی بتوانێت رووسیا بڕۆخێنێ ڕەنگە بتوانێت چەند ناوچەیەک لە ئەو ناوچانەی کە رووسیا پێشتر گرێتی یان بتوانێت هەندێک شەڕەکە قورستر بکە یان ڕووسەکان زەرری زیاتر لە ڕووسەکان بدا بەڵامەکەوەی کە بتوانێت معادلات گۆڕی پێم وانێ بتوانێت ئێستا چاوەڕێ دەکرێت کە رووسیا کاردانەوەکانی بەرامبەر بەم ئاڵنگاریە نوێی کە لە وڵاتەکەیدا ڕوودەدا چی بێت بە ڕەچاوکردنی بارودۆخە ئەمنیەکەی خۆشی بە ڕەچاوکردنی ئەو دۆخ و ڕەوشە سیاسی و ئەو شەڕێی کە لە نێو وڵاتەکەی خۆیان هەیە بەرامبەر بە ئۆکراین بێگومان یەکەم کاردانەوەی ڕووسەکان لە وتارەکەی پوتینە کە ئەم زۆر بەڕاشکاوە ناڵێ ئەڵێ ئەمە یاخیبوونە ئەمە خیانەتە لەبەرەوە زۆر بەتوندی ئەمە وەڵامیە دەینەوە یەکسەریش ڕاستەوخۆش لەگەڵ هێزە محوەرەکانی خۆیان لەگەڵ سەربازەکانی خۆیان کەوتە گفتوگۆ و مناقشەکردن لەسەرەوەی کە چۆن وەڵامی ئەم یاخیبوونە بدەنەوە یان هەندێک لەلایەنەکان کە بە کوتتای باسەکەن چۆن وەڵامی ئەم کوتتایە بدەنەوە لێرە ئینەکە بڵێن سەرکێشەکە یان ئەمەی کە ئەمان ئەیکەن پێم وانە هەروە بە شتێکی عەفەوی بێت چونکە ئەوان بخۆیان دەزانن کام شەڕی کە رووسیاکە وەکو نابێت کە ئەم لەناو ئەو هاوکێشە و لەناو ئەو گەمە سیاسەیە یعنی معقوڵ نییە نەزانێت چی ڕۆدا نەزانێت ڕووسەکان بەتەمای چی یان نەزانێت ڕەهەندی ئەم شەڕی رووسیا و ئۆکرانیا زۆر لەوە گەورەترە شەڕێکە لەسەر گۆڕانی سیستمی سیاسی جیهانیە لەبەر ئەوە ئەم تایە ئەو معادلەی نییە ئەتوانێت ئاراستەکە بگۆڕێ بەڵام ئەتوانێت جەبهەکەی بگۆڕێ مەسەن تا ئێستا
لە سووریا لە جەبەی رووسیایشی کردووە ڕەنگە ئەگەر ئەم تەمەڕدەوێت لە سووریا لە لیبیا لەمانی لە بەڵام نکۆڵیەوە ناکرێت کە هێزێکی رووسیا بڵێ نا هێزە زەنی چۆنە ئەمە میلیشیایە ڕاستە ئەم جۆرە هێزانە لە وڵاتانە زۆرن لە زۆربەی وڵاتانی دنیا ئێستا هێزێک بە عێراقی شەو مخۆم بۆ نمونەی حەشدی شعبی ئەمانێ ئێستا حەشدی شعبی ئەوەندەی مەسەلەن ڕەنگەی عاز لە ئێران وەرگێ لە حکوومەتەکەی خۆی وەری ناگرێت بەڵام هێزێکی عێراقی شەوایە چاوەڕێ دەکرێت بەر لە ئەنجامدانی یاخیبوونێکی لەم جۆرە لەگەڵ وڵاتێکی دیکەیە جۆرێک لە ڕێکەوتن و اتیفاق و دیالۆکی ئەمنی و بەرژەوەندی ڕوویدابێ من پێم وابێ ڕەنگە گفتوگۆ و دانوستانی نهێنیش کرابێ بەڵام ئێستا ئەوەی کە ئەمانەیکەن یان ئەم هێزە یاخیا کاری لەسەرەکەن ئەیانەوێ عەتفی تونڕەوەکانی رووسیا ڕاکێشن بۆ خۆیانەوە بڵێن کە پوتین شەڕێکی هەڵەی کردووە ئەم شەڕە نابوو رووسیایی تێوەگلێ ڕەنگە لە جەوهرە ئەمە شەڕی رووسیا نەبێ ئەمە شەڕی نێوان سین و ئەمریکایە کە شەڕ لەسەر سیستمی نوێی جیهانەکەن یان لەسەر چۆنێتی گۆڕانکاریەکانی دنیا و بنیادنانەوەی سیستمی نوێی دوو جیهانی تازە بکەنە هەندێک لەمە بۆ ئەوان بۆ بەهی نەتوانن ینی عەتفی زۆر لەوانەیە لە قیادە عسکەریەکانیش ڕاکێشن ئەوە بسەلمێنن کە پوتین لەسەر مەسارێکی هەڵەیە لەسەر مەسارێکی ڕاست نییە بەڵام بەدیوێکی تریشە ئێستا پوتین و زۆربەی نەکان سوورن لەسەرەوەی کە یان بڵێن زۆرتی بانگەشە بۆ واکەن کە ئەوەی ئەمان ئەم شەڕاکەن ئەمە شەڕێکە بەسەریانە سەپێدراوە نەک ئەمان دەست پێشخەر بوونە کاتێک کە تۆ هاو دراوسێکت بڕیارەدەی خەیتە ناتۆ ئەبێتە دوژمنەکەی تۆ هێنە سەر سنوورەکەت ئەمە شەڕێکە بەسەردا هەڵوێستە بۆیە ئێستا ئەم قسەکردن و گفتوگۆ و مناقەشەکردنە لە ناو جادی رووسیا هەیە شتێک لە معادلە سیاسی و ئەمنیەکە گۆڕانکاری بەسەر نەهاتۆ بۆی کە رووسیا ڕۆژی وڵاتەکەی خۆی لەبار نییە خەڵکەکەی ناڕازین بە ئابوووریەکی قورسا تێپەڕن ئەوە بەشێک لە تەنانەت ئەگەر لە ناو سوپاکەی خۆشیانەبێ هێزێکی سەربازی هەیە لە دژی وەستاوەتەوە ینی معادلە سیاسی و ئەمنیەکە بۆ رووسیا چی لێ دەکا لەم شەڕێکە هەیە لەگەڵ ئۆکرانیا من پێم وایە ئەمە زۆر کاریگەری هەیە زۆر خراپ ڕەنگە گورزێکی زۆر گەورە لە سوپای رووسیا و لە رووسیا بدا بەڵام ئەوەی کە ئێمە ئاشنای تاریخی وڵاتێکی وەکو رووسیا هی ئەوە نییە بەڵێن تەسلیم بە ئیرادەی هیچ دەوڵەت و هێزێک بێ بمێژووە وا بووە بەلاشەوە گرنگ نییە ینی بۆ گەڕێ بۆ شەڕەکانی کردێتی لە شەڕی واوەم بە ملیۆن خەڵکو ژراوە بەڵام تەنەزۆلی نەکردووە ئێستش دەبینی زۆربەی وڵاتانی تۆتالیتاریان وڵاتانی ئەوەی کە سوڵتەوینەوەی کاوانێزن ناشکن تەنانەت بە ئابووریش ناشێت تۆ ئێستا وڵاتێکی وەکو تورکیا بینی لیرەکەی ئاراکە بەڵام حوتەکە ناڕقێ دەسەڵاتی تۆتالیتار بەمە ناڕخێ یان بە شۆڕشێکی ناوخۆی زۆر بەهێز یان بە شەڕێکی جیانی وەکو عێراق شەڕێکی ئەمریکا چاوەڕێ ناکرێت ئەمە کە جۆرێک لە شۆڕش دروست بکات و بەشێک لە وڵاتانی رووسیاش بچنە پاڵ لەم یاخی بوونە ئەمەی واقعی ئێستای رووسیاوەیە رووسیا دەوڵەتێک نییە بە تەنها وکوتم شەڕکاریان شەڕێک نییە لە بینی ئۆکرانیا رووسیا نوێنەرایەتی جەبهەیەکی زۆر گەوراکات چینی سینی تایە ئێرانی تایە زۆربەی وڵاتانی ئەمریکای لاتینی تایە زۆر وڵات لە دنیا ئێستا لەو بەرەیان ئێستا لە ڕووی اقتصادی ئەوان بنیادی خۆیان لە ڕووی اقتصادی و موساتیانێ ئیش لەسەر هەڵۆشانەوەی دۆلارەکان ئیش لەسەر هەڵۆشانەوەی تاکجەمسەری ئەمریکاکەن لەبەرەوە دەوڵەتێکی ئاوا ڕەنگە سینەکانش ڕازی نابن کە ئەمریکەکان بێت لە ڕێگای هێزێکی واوە کۆنتترۆلی کا لەو معادلە دەریکە ئێرانەکان ڕازی نابن تۆ دەبینی لە ئۆکرانیا ڕێینە هێزی ئێرانی ئیشەکە یان چەکی ئێرانی بەکاردێ لێ سەوارغی ئێرانی بەکاردێ فڕۆکە ئێرانی بەکاردێ ینی ئەم شەڕ لەوە دەرچوە بڵێ بە تەنها شەڕی نێوان دوو هێزی سەربازیە یان شەڕی نێوان دوو دەوڵەتان باش ڕۆستۆڤێکێکە لەو شارانی کە ئەم هێزی تیاجێگیرە و لە ڕۆ سەربازیەکەی شۆم هێزە توانیوێتی هەژمونێک لەو شارەیە دروست بکە دەکرێت بڵین ئەم شارە ئیستا لە ژێر کۆنتترۆلی تاوی ئەم هێزە یاخی بۆدایە زۆربەی هەواڵەکان واڵێن ئەڵێن زۆربەی لە بەرەوەی فڕۆکەخانە و شوێنە بنکە سەربازیەکانی گرتووە زۆربەی ئینەکان ئەڵێن لە ژێر دەست ئەوایە لە ژێر دەستی فاگنەر ناو جادە و لە بازاڕەکانی بۆ خودی رووسیا دەبێت بۆ پوتین ڕۆستۆڤ 200 کیلۆمەتر لە رووسیا لە مۆسکۆ دوورە هەنی کایەکسەر کە ئەم ڕووداوە ڕۆدا کاریگەری ڕاستەخۆی لە مۆسکۆ هەبوو ئەمە جگە لەوەی کە ڕەنگە لایەنگیریان هەبێ ینی لایەنگیریان هەبێت لە ناو سوپای رووسایە لایەنگیریان هەیە لە خەڵکی رووسیا وتمەکەوەی کە
خەڵکێکی ئێستاکە پێی وایە ئەم شەڕی ئەوانیە شەڕی رووسیانیەتە چۆن ئێستا ئۆکرانەکان خەڵکێکی زۆر لە ئۆکرانەکان پیان وایە شەڕی ئەوانیە بەسەریانە سەپێنراوە هیچ پەیوەندی بۆوانەوە نییە یا پیان وایە سەرۆکیان بە هەڵام شەڕی کردوە شەڕ بۆ دەستگای هەواڵگری ئەمریکاکە لێرە ئێستا ئەمە لە ناو رووسیاشە هەیە ئەم بۆچوونەیان ئەم ڕوئایە لەلایەن فاکنەرەوە بەکارێنێت تەوزیفەکرێ بۆ بەهێزکردنی خۆی پێکەی خۆی دواتر فاکنەر شعبیەتێکشی پیا کرد بە تایبەتی لە شەڕی باخمەت و لەو شەڕانی تر کە بەشداری کردووە لە زۆربەی شەڕەکانە سەرکەوتوو بووە لە حەسمکردنی قسەکە بۆیە ئەمە کەسێکی ینی بڵێن هێزێکی ئاسایی نییە بڵێ هەروە کۆمەڵێک لیوایەکە یان هێزێکی سەربازیە تەمەڕودی کرا ئەمە ئاراستەیەکی سیاسیشی هەیە وتم لەبەرەوەی ئەم ئاراستە سیاسی لەبەرەوەی ئەم میلیشیاتە بەم شێوەیە زۆر بە ئاسانی ئەتوانێەوە لای خۆی بگۆڕێ یان ئەتوانێت ببێت بەلای بگۆڕێ بۆ لە رووسیا و بۆ ئەمریکا ئەتوانێت پشتیوانی وڵاتان لەسەر ئاستی نێودەوڵەتی بە ئامانجە سیاسیەکەوە دەستبێنێ ئەم هێزە من پێم وایە زۆر بە ئاسانی لەبەرەوەی ئێستا ڕۆژئاوا و ئەمریکا پێویستیان بەم هێزەیە لەبەرەوەی هەموو ئەو هۆڵانەی کە دایان بۆ لاوازکردنی رووسیا بۆ گوشارخستنە سەر رووسیا پێشتر شکستی هێنا لەبەرەوە ئەمە یەکێکە لەو پێم وابێ وەکو مفاجعە وایە بۆ ڕووسەکان چکە هەر دەبینیت بۆ خۆی پوتین ئەڵێ ئەمە خەنجەرێک بوو لە پشتەوە لە ئێمە درا خیانەت بوو لێمان کراوە ینی وای تەفسیرەکە وەکەوەی کە حەلیفێکی خۆی خیانەتی لێکرده وەکەوەیە ئەمە بووە بە عەمیلی هێزێکی گەورەی دەرەوە باش معتەسەم ئێستا بابەت پرسیارە گرنگەکە ئەوەی ئەم هێزە تا چەند دەتوانێت ڕوبەڕووی دەوڵەتەکەی کە رووسایە بوەسێتەوە ئەم ناکۆکی و ئاڵنگاریە توندەی لەناو رووسیا هەیە تاکەی بەردەوام دەبێت ئەم هێزە و کوتم زۆر بەهێزە یانێ ڕەنگاگە لە ڕووی تاکەوە یان لە ڕووی خەبارەوە حەجمەوە مقارنەی بکەیت ڕەنگە لە هەندێک هێزەکانی رووسیا بەهێزترە بەتوانێتترە بەڵام قەبارەی ئەم هێزە مقارنە ناکرێت بە قەبارەی هێزی رووسی دوو ئەو چەک و تەقەمەنی و چەکتەرسانە چەکسازی لە لای حکوومەتەکەی پوتینەیە لە لای ئەم نییە ئەنێ ئێستا باس لە هەندێک سەواری هەندێک فرۆکاکەن لە عقل دەرچوە ئەو منە ینی حکوومەتە فەرمیەکەی رووسیا ئێستا تەحەدای ئەمریکاکە تەحەدای وڵاتانی دنیاکە هێزێکی وان خەیاڵە بتوانێت کۆتایی بێن بەڵام لە یەک حاڵەتێکە کار لەسەرەوەکە چۆن تەمەڕودێکی جەماوەری لەگەڵ ئەم هێرشە سەربازی خۆیان تەمەڕودێکی جەماوەری لە مۆسکۆ و لە شارەکان لە دژی حکوومەتەکەی پوتین پێدەستە بڵکە سەرکەوتو بێ ئەگەر تیا سەرکەوتو نەبوو من پێم وایە زۆر بە ئاسانی چێتە بەرەی نەیارانەوە یعنی مەجای گفتوگۆ و حیوار ماوە لە نێوان ئەم هێزە یاخی بۆ و لە نێوان دەوڵەتی رووسیادا کە بتوانن دووبارە بەردەوام من لە هەمان استراتیژی کارکردنیان پێم وانە ئەوەی تیامابێت لەواچی ئەم بەتەواوەتی یەکلا بوو بێتەوە ڕەنگە لە چەند سەعاتی داهاتوو تا رووسیاش هێزی تری هەیە ملیشیای تری هەیە ڕەنگە چیچانەکان بێنێتە شەڕەکەەوە زۆر جاخواوانش هێزێکی زۆر بەهێزن بەرامبەر ئەمە ڕەنگە معادلاتکە بەجێوەیەکی تر لە دیوێکی ترەوە ئەمیش گورزێکی کە لەو جەبهەی ئەمریکا بدا باشە بە بەردەوامی ئەوەی کە دەبیندێت لەسەر پرسە سیاسیەکان لە مەیدانە سیاسەکەیە تەنها پلانی ئەی نییە کە سیاسیەکان جێبەجێەکەن دەوڵەتان جێبەجێ دەکەن پلانی ئەی و بیشیان هەیە بە تایبەتی لە کاتێکی ڕوشێکی ناهەمواردا جێبەجێ دەکەن ینی ئەگەر بۆعدێکی ئەم یاخیبوونە ئەم ئاڵنگاری ئێستای رووسیا لێک بدرێتەوە چاوەڕێ ناکرێت کە جۆرێک لە مەشغوڵکردنی جیهان بە یاخود پلانێکی نێوخۆی رووسیا بێت تاوەکو بێوێت لە ڕێگەی و ئامانجێکی کە بەدی بهێنێت ناکۆکیەکە لە ئەمری واقعا بوونی نەبێ هەموو شتێک واردە لە شەڕ و لە سیاستە هەموو شتێک واردە ئەمە ئەم قسەی واردە بەڵام ئەوەی کە من متابعام کرد بێ ئەم جۆرە دەوڵەتانی وەکو رووسیا بە تایبەتی رووسیاش بە تایبەتی لە مێژووی خۆیان ئەوە دروست نەبووە هێزێک لی یاخی بێت و دوای بچێت دانوستانی لەگەڵا بکە زۆر ڕەنگە زۆر بە دەگمەن ڕوویدا بێ لە ئینە هەر هێزێک کە یاخی بۆ ئیتر زۆر بەتوندەیە هەر وتارەکەی ئەمڕۆی پوتین کە ئازەدا بە هەموو شێوەیەک بە هەموو توانای هێزی سەربازیەوە ڕوبەڕووی ئەمە بنەوە کە ئەمە کۆتایی پێدێنێ ئەمە بۆ خۆی ئاماژەیەکە بۆ ئەوەی گەیشتونەتە خاڵی وەکو عەرەبەڵێ لاعەودە نەگەڕانەوە بۆیە من تەوە پێشبینیە واکەم ئەگەر لە چەند سەعاتی داهاتووە ئەگەر یاخیبوونێکی جەماوەری دروست نەبێت بۆ پشتگیری فاگنەر بەیان ئەوەی کە نەتەوە تونڕەوەکان کەەوە ئێستاکە
هەندێکیان پشتێمەکەن ڕەنگە زۆر بە خێرایی بەرەو جەبهەی نێرەکان بڕۆ و لەگەڵ ئۆکرانیا و لەگەڵ ئەوانی ترە هین بکدانستان بەڕێز متەسەم نەجمەدین بەڕێزیان شارزەی کاربای رووسیا بوون زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک متەسەم ماندوو نەبی